کەلیسای مەت لە بەیتلەحەم کە لەسەر گردێکدا دروستکراوە و کریستیانەکان لەو بڕوایەدانە ئیسا تێدا لەدایک بووە زوو سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە بۆ سەردەران کرایەوە پاش 3 مانگ لە داخستن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. کەلیساکە لە 5 مانگی داخرا پاش ڕاگەیاندنی یەکەمین کەیسی ڤایرۆسەکە لە کەناری ڕۆژەوە. کەلیساکە کە دەکەوێتە شوێنی تەوراتی شاری بێتلەحەم یەکێک لە هەر پیرۆزترین پەرستگای کریستیانەکانە. كل الناس هلا تقدر ئێستا کە هەموو کەس دەتوانێت بێتە ناوەوەی کلیساکە هەروەکو پێشوو نوێژ بکات نەک هەر خواناس و ئایندارەکان لە بەیتلەحەم بەڵکو لە سەرانسەری جیهانەوە. کلیساکە کراوەیە. زۆر سپاس بۆ سەرۆکی فەلەستینی ئەبوو مازن لەبەرەوەی بۆ ماوەی 3 مانگ لەگەڵماندا بوو. دەسەڵاتداری فەڵەستینەکان 400 کەیسی کۆرۆنایی لە کەناری ڕۆژاوە ڕاگەیاند و 2 مردن. زۆربەی کەیسەکان دەگەڕێتەوە بۆ فەڵەستینەکانی لە ناوەوەی ئیسرائیل کاردەکەن کە سەرۆکاری لەگەڵ بڵاوبوونەوەیەکی زۆرتری ڤیرۆسەکەدایە. بۆ زۆر کەسان ڤایرۆسی کۆرۆنایی نوێ نیشانەی سووک یان مامناوەندی هەیە وەکو تا کۆخە کە پاش 2-3 هەفتە بەسەر دەچێت. بەڵام ڤایرۆسەکە زۆر پەرۆکە و دەکرێت لەلایەن ئەو کەسانەی کە نیشانەی سووک و یاخود هەر دیار نییە بڵاوی بێتەوە. بۆ هەندێک کەسان بە تایبەتی ئەوانەی بەتەمەنترن و کێشی تەندروستیان هەیە لەوانەیە نەخۆشتر بکەون هەروەک نەخۆشی سیەکان و بگرێت لەوانەی بێبیتە هۆی مردن.